دەمانەوێت چەند هاوڵاتیەک بدوێنین. باشە ماوەسا ئێوە بۆ لێرە کۆبوونەتەوە. وەڵای ئێمە وەکو کەسوکاری ئەنفال وەکو لە چەمچەماڵی پایتەختی ئەنفال و شەهیدان هاتوونە لێرە کۆبینێتەوە لە بەردەم هۆڵی کۆبوونەوەکانە داوا و کاریمان پەیاممان بۆ ئەم پێنجلیان و حیزبە کە ئەم کوردستانیان تێکداوە لە جامی ڕەشی سیارەکانن و کە ژیانی خەڵکیان ڕەش کردووە گەنجی کوردستان نەما هەمووی سەری خۆی هەڵگرت کوردستانی گوڵستانیان لێ بووە بە جەهەنم و دۆزەخ هەمووی خەتای ئەم دەسەڵاتدارانەیە کە ڕێناکەن و سازان دروست ناکەن کاتەکان ئەکوژن خەڵک کاتی هەیە خەڵک ئیشی هەیە هەرچەنە ئیش و کاتیشان بەدەست خەڵکۆ نەهێشتووە من وەکو مامۆستایەکی ئاینی لە ناو هەموو چون و توێژەکانە ئەم لە هەموو تەعزیە و پرسە و جومعە و جەماعەتەکانە وجودم هەیە ئەزانم خەڵک چەند پڕە ئەزانم خەڵک چەند بێزارە لە ئێسە بەداوە ڕێ نەکەون ئێمە لە مال منبەرەکانەوە خەڵکتان لێهان ئەدەین بە زۆر لەسەر کورسەکان ئەتان هێنینە خوارەوە شەرم و حەیای بتانگرێت دەسەڵاتدارەکان شەرم و حەیای ئەو پێشمەرگانەی بە چاوی خۆمان بینیمان دەستی ڕەشی داعش فکری ڕەشی داعش ئاڵای ڕەشی داعش پێشمەرگە قارەمانەکان کە داکۆچی و بەرگیری ئەکەن لە خاچی کوردستان بە سەر بڕاوی ئەیان بینین شەرمی ئەو پێشمەرگە سەر بڕاویانە بتانگرێ شەرمی بنە ماڵە شەهیدەکان شەرمی فرمێسکی هەتیوەکان بتانگرێ هەی حیزبەکانی کوردستان هەی دز و گەندەڵ و پارەخۆرەکان داوای پارەی خۆمان و دیفاع لە پارە و مافی خۆمان نەکەین دیفاع لە داهاتی خۆمان نەکەین لەو هەموو تەنکەرە نەوتەی کەوا بە ڕۆژانە بە هەزاران تەنکەر نەوت ئەدزن کەس نازانێ پارەکەیە چێتە کۆی گیرفانی چیەوە هەمووی حەقی میلەتە حەقی پێشمەرگەیە حەقی خێزان و خانەوادەی پێشمەرگەیە حەقی فرمێسکی چاوی هەتی پێشمەرگەکانە کەوا بەبێ شێو سەرەنێنەوە ئەو پێشمەرگانەی کە بەغەدر شەهید دەکرێن کە خوێنیان ڕێژرێ کە فرمێسکی هەتیومان زۆرە کە ڕەشپۆشمان زۆرە بێزاری لێتان ئەگەر لانەچن لاتان نەبین وەڵڵا لاتان نەبین هەمووی ئەزانن بەڵام بەرژەوەندی بەڵام دزی بەڵام گەندەڵی چاویانی سوور کردووە کوێریانی کردووە هەموو حەقەکە دەزانن هەموو ڕاستیەکان دەزانن ئێستا ئەندامانی ئەم وەفدانە دابەزن جێتان لێگرن چیتان پێویستە لێ بۆتانە بینە ژوورەوە ئێوە هەر لێرە مێنەوەیان هەر چاوەڕێکەکەن بێنە دەرەوە نەتیجەکەتان ئێمە لێرە چاوەڕێەکەین ئەگەر مەغریبیش بێنە دەرەوە تا ئێمە لێرە ئامادەین تا مەغریبیش لێرە چاوەڕێ بکەین بۆ ئەوەی نەتیجەیەکی ئەو کۆبوونەمان بنێ بۆ ئەوەی چیتر ئیتر ئەم میلەتە بەرەو ئاقارێکی خراپ نەبن میلەت زۆر هیلاکە زۆر ماندووە بێ موچەیە بێ پارە و بێ مەعاشە بێ خەدەمات و بێ خزمەتە ئێمە لە چەمچەماڵ پایتەختی شەهید و ئەنفالەکانەوە کارەبامان نییە ئەومان نییە خەدەمات نییە موچە نەماوە ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ نەتیجەی کۆبوونەوەکە بە ئیجابی بماندنێ ئەگەر ناماندنێت چیتر کۆبنوشانێ قبوڵاکەن من وەکو مەلایەک لەسەر منبەرەوە خەڵکیان یاڵەدەم وەڵڵا ئەبێ لەسەر ئەو کورسانە بیانێنە خوارەوە لیان قبول ناکەین تەواو بڕبووینە گەز ڕۆی وڵاتی بەجێ هێڵاوە ئێمە ماینەتەوە ئێمە ناڕووڵا بەجێ ناڵین ئێمە خوێنی خۆمان وەکو پێشمەرگەکانە ڕێژین وەکو ئەو پێشمەرگانە ئەمەش خەباتێکی ترە چۆن پێشمەرگەکان خەبات دەکەن بۆ کوردستان ئێمەش خەبات دەکەین بۆ نەهێشتنی گەندەڵی خوێنی خۆمانە ڕێژین وەڵڵا خوێنی خۆمانە ڕێژن ئەبێ نەتیجەمان بنێ